ئێستا دۆخی عێراق و ناوچەکە بە گۆڕانکاری گەورە و خێرا تێپەڕ دەبێت. کوردوای ئەو هەموو ساڵە لە قوربانی و خەبات چی دەدورێتەوە؟ دوای سەرکەوتنەکانی پێشمەرگەی کوردستان لە شەڕی داعش ڕای نێودەوڵەتی لە کورد نزیکە، بەڵام حیزب لایەنە کوردستانیەکان ئێستا لە هەموو کات زیاتر ناتەبا و دوور لە یەکن. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت دەبێت سوود لە گۆڕانکاریەکان وەرگرین. ئەگەر گرێزی خۆمان نەپارێزین ئەو هەلە هاتوتە پێشەوەکە کۆمەلگای نێودەوڵەتی پشتگیریمان لێ دەکاتن بە هەندەوە خەباتی کوردیان وەرگرتووە، ئەزمونونەکەیان وەرگرتووە، ڕێز لە پێشمەرگە دەگرن بە شێوەیەکی زۆر دیار باسی دەکەن. ئەمانە هەموو گۆڕانکاری گرنگن و دەبێت سوودی لەوەربگرین، بەڵام دیسان دەگەڕێمەوە دەڵێم بە پاراستنی یەکرێزی گەڕەکەمان و دانیشتنی سەرکردە سیاسیەکان بۆ ئەوەی باسەوە بکەن چۆن لەو قەران دەربچین. لایەنە سیاسیە کوردستانیەکان زیاتر لە 2 ساڵە نێوانیان هێندە ئاڵۆز بووە، تەنانەت ناتوانن بەیەکەوەش لەسەر هیچ پرسێک کۆ ببنەوە، کە ئەوەش لە ڕابردوو کاریگەری گەورەی لەسەر یەک ڕیزی و دەستکەوتەکان بۆ گەلی کورد هەبووە. ئەندامێکی سفاتی بزوتنەوەی گۆڕان دەڵێت هیچ حزبێک ناتوانێت بەتەنیا ئامانجەکانی گەلی کورد بەدەست بێنێت. ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی لە بارێکی زۆر خراپداین، حیزبەکان زۆر پەرتەوازن، هیچ حیزبێک بیر لەوە نەکاتەوە کە بەتەنیا دەتوانێت ئامانجەکانی کورد بەدەستدێنی یاخود دەتوانی کۆنتترۆلی دەسەڵات لە هەرێمی کوردستان بکە، بەڵکو دەبی هەموو پێکەوە دەستنە ناودەستی یەک بە پرۆژەیەکی هاوبەش بتوانین ئەو سیستمەی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان جوانی کەین ڕێژی خەینەوە. دوای هاتنی تیرۆرستانی داعش و ڕزگارکردنی ناوچە کوردستانیەکان، ئێستا زۆربەی لایەنە سیاسیەکان دەڵێن مادەی 140 جێبەجێکراوە و کورد ئەگەر لە نێو ماڵی خۆی یەکدەنگ و یەکڕیز بێت و بەرژەوەندیە نیشتیمانیەکان لە سەروی بەرژەوەندیە حزبیەکان ببینێت، ئەوەی سەدان ساڵە هەوڵی بۆ دەدات دەتوانێت بەدەستی بێنێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.